سەڵا بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. بژانەوەی ژێرخانی ئابووری بە هەموو بەش و کەرتە جیاوازەکان وەکێک بوو لە کارنامەکانی کابینەی نوێم لە حکوومەتی هەرێم. بۆ ئەمەش گرنگێکی لە ڕادەبەدەدرا بە کەرتی کوشتتوکاڵ پیشەساز و گەشت و گوزار بە پێی و ئاماژە پێدراوانەی کە تا ئێستا دەرکەوتو پێی و ئامارانی کە خراوەتە ڕوو حکوومەت توانێتی بە بەهای 8 میلیارد دینار لە کەرتە جیاوازەکان بە تایبەتیوە بەرهێنان لە تەواوی سێکتەرەکان دابکات. ئەمە جگە لەو ڕێخستنەوانەی کە بۆ بابەتی باج کراوە هەر بەپێی وتەی بەڕێبەری گشتی باش لە هەرێم 100 میلیارد دینار زیاتر گەڕاوەتەوە بۆ حکوومەت. پرسیارەکە ئەوەیە ئەو ئاماژە پێدراوە ئابووریانەی کە دەگونجێ ڕوبەڕووی ئابووری هەرێم بێتەوە لە ساڵی ئایندا کە 2022 دەکات چییە؟ چۆن ئەنجومەنی ئابووری هەرێم بە تایبەتی ئابووری ناسان شارەزایانی ئابووری چۆن خۆیان بۆم گۆڕانکاریانە ئامادە کردووە هاوڵاتیان هەرێمی کوردستان چاوەڕێی ئابووریکی لەمە باشتر بکەن و دەبێت بۆ خۆی حکوومەت کە ئەرکی هەرە گەورەی قەزێکە لە سەرشانی ئەوە دەبێت ئەو چی بکە بۆ ئەمە هەموو ئەمانە دەکەمەتەوەرێک و لەگەڵ بابەتی هاوردەوە ناردە حتممە بەشێکی دیکەی گفتوگۆکەم دەبێت لەگەڵ بەڕێز شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردە لە هەرێمی کوردستان. کاک شێخ سپاس بۆم دەرفەتەوە بەخێر بێت. سپاستانەکەم دەستان خۆش. وەکو وردبوونەوە لە دیمەنی ئابووری لە ساڵی 2021 و پێشبینەکان بۆ ساڵی 2022 دەتوانین بڵین لە ساڵی 2021 ئابوورێکی باش و مستەقیم ڕوان هەبوو و ئەو پێوەرە زانستی ئابووریە چییە کە دەکرێتە بنەما بۆ ڕادەی دیاریکردنی گەشەی ئابووری هەر گەلێک لە ساڵێک بە ساڵێکی دیکە. بەناوی خۆی گەورە پەیوەندی بازرگانی و جموجوڵی بازرگانی ساڵانی ڕابردوو 2019 و 2020 لە هەموو وڵاتان ئابووری بەرەو دابەزین ڕۆیشت بەهۆی حاڵەتی ئەم نەخۆشی کۆرۆناوە و هەرێمی کوردستانیشی گرتبەوە. بۆیە لە 2019 و لە 2020 نەئەتواندرا بە شێوەیەکی بەرفراوان کاری هاوردە و هەناردە بە ئەنجام بگەیەندرێ چونکە هاوردەکاران نیانەتوانی کەوا گەشتەکانیان بە ئەنجام بگەێنن و لەگەڵ کارخانەکان کەوا گرێبەستی ساڵانیان هەبوو بچن گرێبەستەکانیان تازە بکەنەوە و بتوانن کارێک بکەن کە لە وڵاتانە ئەو هاوردەی کاڵایانە بە شێوەیەکی بەرفراوان بکەن هەروەها کارخانەکانی وڵاتانی ترێژ کارخانەکان زۆربەی لەگەڕ کەوتبوون بە تایبەتی ئەو کۆمپانیانی کەوا لە سین کارخانەیان هەبوو زۆربەی کارخانەکان لەگەڕ کەوتبوون و نەیانتوانی کار و بەرهەم بهێنن. بۆیە لە 2019 و 2020 بەو شێوەیە کە لە ئاستی نزمدا ئابووری لە وڵاتان دابەزینێکی زۆر بەرچاوڕوونی بەخۆیەوە بینی بوو. بەڵام لە 2021 کە ئەبیندرا کۆرۆنا لە وڵاتان بەرەوکزی ڕۆیشت و جموجوڵی بازرگانی هاتەوە شێوەیە کە دەستی پێکردەوە و هەرێمی کوردستانیش بەو شێوەیە کەوا هاوردەکاران هەوریاندا کە جموجوڵە بازرگانیەکانیان وەکو ساڵانی پێش کۆرۆنا لێ بکەنەوە سەردانی وڵاتانیان کرد. 2021 وەڵامەکانی بیر نەچێتەوە توانیمان ئەم حسابە ئەم نابەرامبەری کە لە 2019 بۆ 20 تووشی ئابووری هەرێم بوو ڕێگی پێنەوە بە جۆرە لە جۆرەکان لە 2021 دەستکرایەوە بەوەی کەوا جموجوڵی بازرگانی بتواندرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتاندا دەست پێ بکرێتەوە و زۆربەی کارخانەکانی وڵاتانیش کە لەگەڕ کەوتبوون کەوتنە گەڕ و کاریان دەست پێ کردەوە. بەڵام بە شێوەیەکی وەکو ساڵانی 2013 و 2014 بە هێواشی دەستی پێ کردەوە. بۆ نمونە وڵاتی سین کارخانەکانیان بە شێوەیەک هەفتەیەک ئیشەکە هەفتەیەک ئیش ناکە بۆ ئەوەی کەوا تەزەخومێکی گەورەیان لەسەرە چەند ساڵە کەوا بتوانن ئەو بەرهەمانەی کەوا بەرهەمی ئەهێنن بەڵام ناتوانن بە بەردەوامی کار بکەن چونکە کۆرۆنا کۆتایی نەهاتووە بەڵام دەستی پێ کردوتەوە بەوەی کەواتە کاکشێمە توانیمان لانی کەم شۆکە ئابووریەکە تێپەڕێنین. بەڵێ ئەوەی کەوا نەئەتواندرا بە شێوەیەکی بەرفراوان کاری بازرگانی و هاوردەکار بکرێ بەڵام دەستی پێکردەوە. زۆرجار لە بابەتی ئابووریە ناڕوونیەک ناتێگەشتنێک لە بینی هاوڵاتیە دروستە بێت ڕادەی گەشەی ئابووری هەر گەل و میلەتێک یعنی وەکو پێوەرە زانستە ئابووریەکە چی دەکرێت بە بنەما بووی بۆ نمونە ڕەنگە هاوڵاتێک لە دەخڵ و گیرفانی خۆیەوە معیار و پێوەری ئابووریەکەی وا پێوێ ئەگەر بۆ نمونە باخڵی پارەی باشی تیا بێت ئەم دەڵێ وڵات دۆخی ئابووری هیچ عیبی نییە و باشە بەڵام بە دیوێکی دیکەدا
ڕەنگە ئەم بابەتە لە زانستی ئابووریدا جیاوازتر بێ کەواتە پێوەری ئەساسی و سەرەکی چیە بۆ بابەتە؟ ئەوەیە کە هاوردەکاران کە لەگەڵ کارخانەکانە بە گرێبەست کارەکەن باشە ئەو گرێبەستە اعتیماد یەکرێتە سەربۆیی کەوا کارەکەیان ئایا تا چ ڕادەیەک بەرەو پێشەوە ئەڕوا بە شێوەیەک گوێ لەوە ناگیرێ ئایا خەڵکانێکی لە ئاستێکاکەوە لە ئابووری تێنەگەیشتون نازانن چۆن ئەو کاڵایانە چۆن دروست ئەکرێ ئەو کاڵایانە بە شێوەیەکی زانستی لە کارخانەکان بە گوێرەی سیستەمە بتوانن کاری لەسەر بکەن بۆیە هاوردەکاران هەر لە سەرەتاوە کەوا دەستیان پێ کردووە بە گرێبەست دەکە کارخانەکان بە شێوەیەکی یاسایی گرێبەستەکانیان بە ئەنجام گەیاندوو بۆی تووشی شکستی نەبن واتە بەرهەمێکەوە ئەیخەنە بازار کلامێکی گەورەی بۆ ئەکەن پارەیەکی زۆری تیا سەرفەکەن بەڵام ئەمە بۆ درێژخایەنە بۆی بتوانن سوود ببینن چونکە لە سەرەتاوە سوود لەو کاڵانە نابینن توانیمانە سوودە ببینین ئێمە یان تەنها بازارەکانی ئێمە ساختکردنەوەی بەرهەمی وڵاتانی دیکە بۆ نەخێر ئێمە بەڕاستی ئەو کاڵانی کە هاوردەکاران هێناوێنە ئێمە لە نزیکەوە وردبینیمان کردووە و چاودێریمان کردووە کە کاڵای باشیان هێناوە و ئێمە نەیشارینەوە هەرێمێکی بەکاربەرین نەک هەرێمێکی منتج ئەوە لە ئەستۆی گشت لایەکدا بە دەرەجەیەک لە ئەستۆی حکوومەتی هەرێمایەکەوە جوهدێکی وا بکە کە ئێمە لە بەکاربەرەوە بین باوە بەرهێنەر ولا ئەستۆی بزنزمان و سەرمایەداری شایە کە هەوڵ بدا بۆ ئەویکەوا بتوانێ ئەو پارەی هەیەی ڕەسمالە و سەرمایە لە گەڕی بخا لە ناو نیشتیمانەکەی خۆی کاکشەکە بەڕێژە پێم بڵێ بۆ نمونە قەبارەی هەناردا هاوردە عنی لە وڵاتانی دیکە بۆ هەرێم بە هەموو بەشەکانیەوە لە سا چەند زیاتر بێ مەترسێ لەسەر ئەوەی ئابووری ئەمە لەمە زیاتر گۆشەگیر ببێت ئەی تا چەند ڕێگە پێدراوە ئەگەر ئێمە هاوردەی وڵاتان لە 150 زیاتر بوو باشە ئەوە ئێمە هەر بە هاورد بەکاربەر حسابین یعنی ئەبێ لە خوار لە 150 بێ ئەگەر لە 125 بێت تا ئەوە تقریبا اعتیادیە چونکە وڵاتان لە 125 هەر هاوردەی کاڵا ئەکەن لە وڵات دەرەوە پێداویستی خۆیان بەڵام لە 175 یان لە ناو خۆیە بەڵام بەداخەوە ئێمە لە 195 اعتیمادەکەی لەسەر وڵاتان ئێمە هەر بەکاربەرین یعنی ئەو پێنجەش بۆی ئەهێڵمەوە زۆریشە پێنج چونکە بەڕاستی شتێکمان نییە شتێکی سەرەکیومان ئەساسیمان هەبێ بڵین ئەمە ئەنێرینە دەرەوە یاخود اعتیمادی پێەکەین ئێمە تا ڕادەیەک کارخانەمان هەیە کە لە تقریبا 30-40 پێداویستی ناوهەرێمی دابین کردووە ئەویش لە بواری شیرەمەنیە چەند کارخانەیەکمانەیە لە بواری شیرەمەنیە بۆ ماست و پەنیر و ئەو جۆرانی تا ڕادەیەکەوە توانیوێتی بەو شێوەیە لە 45 دابین بکات یعنی بەردەوام مناقەشەی جێی ئابووری ناسان حکوومەت دامەزراوە ئابووریەکانی ئێمە بووە بۆ لەم ڕێژە یعنی زیاتر نایەتە خوار و لە 95 یعنی دەتوانین بڵین ئابووریەکە نەفەز نایەت ئەگەر وا بێ شێوەیە یعنی خەلەل و گرفتەکە چییە بۆ ئەوەی ئێمە لایانی کەم حتمما لەگەڵ ئەو کێبڕکە ئابووریکە لە جیهان هەیە ئێمە دەرناچین بە حکومیت تا ئێستا ئێمە دەوڵەت نین بەڵام بەیانی کەم جێپی خۆمان بکەینەوە یعنی ئەمە چۆن دەکرێت یعنی ئەمە دەبێتەوە دەست پێ بکرێت ئێمە هەر ئێمە ناکە هەرێمین عێراق کە دەوڵەتیشە نەیتوانیوە لە ئێمە خراپتریە ویش نەیتوانیوە بێ بە عێراقێکی بڵێ بە وڵاتێکی منتج هەتا ئێستا عێراقیش بەکاربەرە یعنی ئەوە هەیە حتا دەوڵەتیش بی کە تۆ جوهدێکی وان نەکەی نەتوانی بە شێوەیەکی بەرفراوان کارەکان بە ئەنجام بگەیەنی و پاڵپشتی تەواوی یاسایی و بە شێوەیەکی وام بتوانی پاڵپشتی سەرمایەداربی ناتواندرێ ئەو وڵاتە ببێ بە منتج ئێمە کێشێ و گرفتمان زۆرە کە نەتواندراوە کارخانەی استراتیجی دابندرێ ئێمە و کیشەتی هاوردونانکانە هەرمی کوردستان هەل لە سەرەتای دروستبوونەوە هەوڵمان داوە بە 3 قۆناغ بتوانین لە هەرێمی کوردستان کارەکانمان بە ئەنجام بگەێنین قۆناغی یەکەم ئەوەیەکەوە هاوردەکردنی کاڵا لە دەرەوەی وڵات بۆ ناو هەرێم ئێمە ئەوەمان کردووە و سەرکەوتوو بووین و توانیمانە هەموو جۆرە کاڵایەک لە وڵاتان بە کوالیتی باش بێنینە بازارەکانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە قۆناغی دووەم وتمان ڕەچاوەکەین لە 2002 ئیشی لەسەرەکەین
قۆناغی دووەم ئەوەیەکەوە بتوانین کارخانەی استراتیژی لە هەرێمی کوردستان دابمەزرێت و هەرێمی کوردستان پێویستی بە کارخانەی استراتیژیە لە هەموو جۆرەکان بۆی بتوانین ئەو کارخانانە کەوا زۆر بوو و بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەمێنە بتوانین بەشی پێداویستی هەرێمی کوردستان و عێراق دابین بکەین و پاشان زیاتر هەوڵ بدەین بەرهەمەکانمان زۆرتر بێ بۆی قۆناغی سێم بێتە پێشەوە. قۆناغی سێم پەیوەندی بە قۆناغی دووەمەوە هەیە. قۆناغی سێم ئەوەیەکەوە بتوانین ئەو بەرهەمانەی کەوا دروست کراوە بازاڕیان بۆ بدۆزینەوە و هەناردەی دەرەوەی بکەین. بەڵام بەداخەوە لە قۆناغی دووەمیشا سەرکەوتوو نەبووین تا ئێستا. ئێستا قۆناغی یەکەم تێپەڕیوە، قۆناغی دووەمیشمان لەسەر کردووە و ئێستاش کاری لەسەرەکەین نەگەیشتوونەتە ئەوەی کەوا قۆناغی دووەم هەتاکو لە 150 دابین بکەین. سەرمایی بەشەری مرۆیی ئێمە ڕێگرە لەوەی کە ئێوە ئەم سێ قۆناغەوەکو خۆی نەبڕون نەگەنە کۆتا یاخود بابەتەکە پەیوەندی بە جەدوای تێچوونی پرۆژەکانەوەی کامیانە کاک شێخ؟ زۆر گیرروگرفتەیە، بەڵام ئەوەی کە زۆر سەرەکیە ئەو گیرروگرفتە خۆتە زانی سەرمایەدار کە هەوڵەدا کارێک بکە ئەوێ قازانج کە سیستەم و پلان داهانێ بۆ کارەکەی بیر لە قازانج کاتەوە. کاتێک کە پلانێک داهانێ بە شێوەیەک کارخانەیەک دابنێ ئەبێ سوودێکی وابێ بتوانێت کاری لەسەر بکات، چونکە ئەو کەسە هەم پارە سەرفەکە هەم هیلاکی و جهود سەرفەکە، یعنی ئەتوانێ بە شێوەیەکی بەرفراوان ئەو کارخانەیە بکە کەوا لە زهنی خۆیان چ بەرنامەیەکی بۆدانا. گرفتی سەرەکی ئەوەیە وحدەی کارەبا لە عێراقا لە هەرێمی کوردستان زۆر گرانە. یەک وحدەی کارەبا بە 157 دینار واتە $1.09 سنت. بەڵام لە عێراق کە عێراقێکی یعنی پەرتەوازەشە وحدەی کارەبا بە 70 دینارە واتە بە 46 سنت. ئەمە وا ئەکا کە ئەو کارخانە نەتواندرێت دروست ببێ و ئەگە دروستیش بوو نەتواندرێت گەشە بکە، چونکە ناتوانێت بە شێوەیەک سەرمایەکەی واخەستێتەوە. ئەو تێچووی کارەبایە لە ڕابردووش داوا بۆ یان تازە وایداتوە بۆ نمونە ئەو تێچووی کارەبایە لەگەڵ عێراقا 90 دینار بوو، عێراق کردی بە 70، ئێمە کرمان بە 120، دوایی کرمان بە 130، دوایی لەم مانگی 2021 بوو بە 157 تیجاری. ئەمە هەمووی کێشەیە. لەبەر ئەوە یەکەم ئەمە لایەنی مادی سەرکەوتوو نابێ ئەو کەسەکەوە کارخانە داهانێت، چونکە قازانج ناکە. ئەگەر قازانجێکی ئەگەر جوهدێکی زۆ گەورەش بکە قازانجێکی کەمەکە، واتە ئیشی کە هەیە ئەتوانی بکە. بۆ زۆرترین و بەرهێنان ئێستا لە خانوبەرە ئەکرێ. ئەوە خانوبەرە بەردەوام نییە، هەر یەکسەر دروستی ئەکاو ئەیفرۆش و قازانکاتە ژیرفانی پێویستی بەوە کارەبان نییە زۆر ئەوە کارخانە، بەڵام مڵکە ئەمێنێتەوە پێویستی بەوەیە کە ئیدارەی بی و ئەبێ بتوانی سەرفی تیا بکەی و قازانجێکی ساڵانە کارەبە هەمووی ئەبات. بۆیە هەمووی ڕویان کردوتە پرۆژەی خانوبەرە. باشە کاکشە، یانی تا ئێستا لە هەرێمی کوردستان خاوەنی چەند کارخانین بۆ نمونە کە استراتیژی بێت و بۆ نمونە ڕۆڵی هەبێت لە گەشاسەندنی ئابووری ئێمە هەموو کارخانەکانی کە لە وەزارەتی بازرگانی بە بچووک و وامنەوەند و گەورە 4050 کارخانەمان هەیە. ئێستا تقریبن حدودی 400 کارخانەیان ئێستا هەر مۆڵەتیان وەرگرتووە کاریان نەکردو، ینی مەسەلەن دەستیان پێ نەکردووە و تقریبن بەو 4,950 کارخانە کار ناکەن. ئەو 400 کەوا تازە مۆڵەتی وەرگرتو ئیش دروستی نەکردووە، ئەوەی تریشی لەبەر هەندێک گیر و گرفت و ئەم شێوەی کەوا هەیە ناتوانێت ئەویش کارخانەکەی وەگەر کەوتووە. یعنی لەگەر بۆیە کە ئێمە ناتوانین بەس کاکشە بۆ ئەم گرفتانە هەر تەنها بۆ بازرگان و سەرمایەدارێکی ناخۆی ئێمە گرفتە یاخود بۆ ئەوانی کە لە دەرەوەیەن و بەرهێنان لە کەرتی کوشتتوکاڵ و پیشەسازی لە وڵاتاکەن خۆ ئەوانی شار هەمان کێشانی ئێوەم بۆ ئامادەن بەم شێوەیە، یعنی بۆ نمونە ئەم بابەتی کارخانەی بخەنە بواری جێبەجێکردنەوە. ئەخرەوەتە ئێمە داوامان کردو لە زۆر کۆمپانیا گەورە و زەبەلاحەکانی دنیا کە بێن دێنە لێرە دراسەیەکەن، کاتێک سیستەمەکەی سەیرەکەن و بە شێوەیەکی بەفراوان دیزاین داهانێن و لێ کۆڵنەوە دروستی ناکەن. من خۆم دووسێ معمەلم هێنا بۆی معمەلی استراتیجی قوماش دابنرێن
چنین و ڕستن یعنی گەورەترین واڵاپۆش کە گەورەترین کارخانەیە لە ئێرانە جامیعە کە گەورەترین کارخانەیە پاش ئەوەی کەوا هەموو شتێکان لەگەڵ قسە ئەەکەیت و هاتن بۆ ئێرەش دانیشتن بەڵام کە سەیرەکەن بازە شتێکەوە نابێتە هۆی ئەوەی کەوا قازانس بکەن و لەوانەیە وەکو لای خۆیان سوودمەندن لای خۆیان زۆر سوودمەندن تەبانەوانی کە سەرمایە گەڕێ بۆ ئیشوکارێکەوە ئیسفادەیەکی زیاتر ببێ. بەڕاستی هەرێمی کوردستان گونجاوە بۆ لەم کاتەدا بۆ هەموو کارخانەیەک و کاری بازرگانی ناوخۆ و دەرەوە چونکە ئەمنیەت بەرقەرارە ئیستیقرارە یعنی لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە جەوێکی باش خۆڵقاوە لەوانەیە لە عێراق ئەو جەوە نەخۆڵقا بێت. بەس پێت وانە بۆ سەرەتاکە دەستی پێ کردووە لە چاو جارانە جیاوازیەک هەیە بۆ کابینێن بە چڕی ئیشی لەسەر ئەم بابەتە کردووە ئێستا بۆ نەکردی گەشت و گوزارکردی پیشەسازی ینی کەم نەبن ئەو کارگانەی کە لە کارکەوت من دووبارە سەرپێخرانەوە ینی ئەمە بۆ خۆی نەتیجەیەکی باشی نییە لەم وەزعدا. ئێمە لە ئێستادا کە 29 ساڵە هەرێمی کوردستان سەر بەخۆیە یعنی ئەم گیر و گرفتانە نەبوونایە ئێستا زۆرترین کارخانەی استراتیجی و ئەبووین بە هەرێمێکی منتج بەرهەمێنەرێکی گەورە. بەڕاستی ئێمە سەرمایەدارمان هەیە لای خۆمان ئەنداممان هەیە چون لە خواروی عێراق کارخانەدانێن زۆربەی چون لە ئێران سنە و سەقس بەعزێکی چون لە ئەنقەرە و ئەستەمبۆڵ بە شەراکەت لەگەڵ بزنسمانانی تورکیا. ئەگەر هاتوو جەوەکە چۆن ئاوا ملائیمە بۆ ئاسایش ئەوە زیاتر هاوکاری بکرانایە لە ڕووی ئەوەی کە ئاسانکاری بۆ ئەوەی کەوا بتواندرێ ئەو کارخانەیە وحدەی کارەبای زۆر لەسەر بێ نەباجی زۆر لەسەر بێ بە شێوەیەک هەندێک ڕۆتینات هەیە کە خرێتە بەردەستی و دو ئەوە ناتوانێت بیکە. ئێستا بۆ نمونە کارگەی غاز کە هەیە لە کوردستاندا زۆرترین کارگەی غاز هەیە ساڵانە بێجگەوی لەوێ زەریبە وەرەگیرێ بێجگە لەوەی کەوا کارەبا وحدەی کارەبا زۆر گرانە ساڵانە کولی معمەل غازێ ئەگەر 4.2 بێ 8 ملیۆن دیناری لێ ئەسێندرێ حەقی ئەرزەکەی کە ئەگەر هاتو ئەوە ئەویش شارەوانی لێ وەراکرێ. یعنی هەندێک ڕۆتینیات هەیە پارە وەرەگیرێ لەم لاو لەولا لەو معمەلانە و ئاسانکاریشان بۆ نەکراوە ڕێگەوبانیشان بۆ بنێرێن. قسە بکەین بۆ نمونە یعنی دوو کەس معمەلی غازی هەیە بۆ ئەم پاشەکشە ناکا لە معمەلەکەی دای ناچێتە ماڵەوە بەڵام ئەمی دیکە بە بیانی باجی کارەبا و چوزانم زەری بۆ ئەمانی کە خۆت ئاماژە بێتەکەی دیە کارگەکەیدا دەخا خۆ هەردووکان هەر هەمان ژینگە و هەمان سروشت و هەمان حکومت نییە بۆ لێرە وایە بۆ لێوانیە. قەستە کوێ؟ مەبەستم یعنی هەر لە هەرێمی کوردستان چەندین معمەل غاز هەیە. قەستە معمەل غازەکان کەوا ئێستا وەکو نمونە معمەل غاز من خۆم خاوەنی معمەل غاز باشە لە هەفتەیەکا 2 ڕۆژ 3 ڕۆژ ئیژەکە لەبەرەوەی غازیش لەمەنی لە کەرکووکەوە کەمە زۆر نایە. ئەو غازێک کە ئێستا کەمە لە زستانانە کەمە بێ ئەوە غازیش لەمەنی کەم دێ ژینە خەتای کارگەی غازەکان نییە. لەبەرەوە کارگەی غاز لە هەفتەیەکا 2 ڕۆژ ئیژەکە بەردەوام ئیژ ناکە و ئێستا ئەو کاتەی ئێمە لە 2003 و 2004 سوودمانە بینی ئێستا ڕوبع لە ساعت 10 ئەو سوودە نابینین. دامە حکومەتی گلەیەکە شەغەلە بۆ نمونە ئەگەر کارگە و سەرمایەدارەکانی ئێمە بە ملیۆنە دۆلار یعنی ئیسپادە بکەن سوود وەربگرن نیان باسیکەن بەڵام کاتێککە دۆخێکی دارایی کەم و کورد ڕویان تێکا ڕێگەکەن بە هەڵڵا ینی تۆ ئەم شایەتی دەدەی بە حکومەت وایە هەموو سەرمایەدارێک باشە بۆیە سەرمایەکەی خستۆتە گەڕ بۆ پارە زۆریە و بۆ عەقڵە و بۆ مەسەلەن کەسی شارەزای هێناوە ئەیوێ سوودمەند بێ. ئەگەر هات و سوودمەند بێ زیاتر هەوڵەدا کارخانە بکاتەوە. ئەگەر سوودمەند نەبێ ئەوەستێ ئیشێکی ترە دۆزێتەوە مەجالێکی تری هەیە. ئەوانەی کە کارغەی غازیان هەیە باشە ئەوانەی کەوا معمەلیان کردووە ئێستا هەمویان ڕویان لە خانوبەرە کردووە یعنی لەو بوارە و ئیسفادەکەن بەو شێوەیە. ئایا مەسەلەن ئێمە کاتێک کە ئیسفادەمانەکە لە 2003 و 2004 ئەماوت ئیسفادەکەین بە شێوەیەک بەڵام کە ئێستا ئیسفادە ناکەین ئەڵێ ئیسفادە ناکەین. ئێمە کە ئیسفادە ناکەین ئیسفادەیەکی کەمەکەین ئیسفادە ئەەکەین بەس زۆر کەمە
زۆر کەمە بەو شێوەیە لە چاو پارەکەی کە خستومانەتە ئیشەوە ئیسفادەکەی کەمە ئەو کاتێک کە مەعمەل غاز و شت زۆر داهاندرا ئیسفادەیەکی هەبوو بۆیە زۆر مەعمەل غاز کرایەوە ئێستا کەس مەعمەل غاز ناکاتەوە خوا کاکشێر ئەم قەیرانی غازی کە ماوەی کە سەری هەڵداوە علی گرفتەکە بە دیاریکراوی پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە یاخود هەرێم کامیانە پەیوەندی بە حکوومەتی عێراقەوەیە کە شلەمەنی غاز لە کەرکووک کەم ئەنێرێ و لە داناغازیش عەقدەکەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ئەو داناغاز ئەو شلەمەنیە کەمە نێرێت چونکە کە پێی ئەڵێ من عەقدەکەم بەم شێوە نەکردووە من ئەمەندەم کردووە کە شلەمەنی بنێرم بۆ هەرێمی کوردستان ئەوەی تریە فرۆشم ئەم عەقدە بۆ چەند مانگە و تاکەی بەردەوام دەبێت قەیرانی غازە ئاگام لە عەقدی داناغاز نییە دۆزە درێژە عەقدەکەیان و دو ئەوەش ئەم ئەزمەیە لە کاتی زستانە کە زۆر سەرفە بێ کە بەو شێوەیە ئەنجینە ئەوە نییە نەبێ غاز زۆرە و بەڵام لە کاتێکا کە غاز شلەمەنی نایە کەم دێ و خەڵکیش سەرفی زۆرەکە بۆیەوە ئەزمە دروستە بێ بازۆ لە تەوری بەرنامەکە دوور نەکەینەوە بگەڕێمە سەر خاڵی یەکەمی گفتوگۆکە ئاماژە پێدراوە ئابوووریەکان بۆ ئابووری جیهان لە نێویدا هەرێمی کوردستان چی دەخوازێت پێشبێنی چی دەکەن پێتان وایە ساڵێکی باش دەبێت بۆ هاوڵاتیان بۆ موچە خۆران بۆ بازرگانان ئەوە کە لە چوارچێوەی ئابووریدا پێناسە دەکرێت ئێمە پار لە مقابلەکەی جەنابتان لە هەر شوێنێک ئێمە لە کۆبوونەوەکانە وتومانە 2021 پێشبینیەکەین کە لە ساڵانی 2020 و 2019 باشترە بێ و پێشبینیەکەین کە جوڵەی بازرگانی سەرپی خۆی ئەکەوێتەوە بەرەو پێشەوە ئەڕوا و ئەوەش دروست بوو و الحەمدلله لە ساڵی 2021 جوڵەی بازرگانی زۆر باشتر بوو لە 2019 ئێستا ئێمە پێشبینی ئەەکەین ئینشاءالله لە ساڵی 2022 زیاتر گەشەی ئابووری بکرێت لە هەرێمی کوردستاندا ئەمە بۆ چەند شتێکە گەڕێتەوە ئەوەیەکەوە کۆرۆنا بەرەو کەمیە ڕاتەوە ئینشاءالله و بازرگانانیش عەقدەکانیان لە 2021 تازە کردوێتەوە لە 2022 زیاتر برەوی پێدەن و بەرفراوانیەکەن لە 2021 ئەگەر هاتو ترسێکیان تیابێت تاکو بڵن لەوانەیە کۆرۆنا بەرەو زیاد بڕوە یاخود نەتوانین کارەکانمان بکەین لە 2022 زیاتر دڵتەمینترن لەوەی کەوا بتوانن کارەکانیان بکەن چونکە کۆرۆنا ئەتیادی بەرەو کەمیە ڕوە و دوا ئەوەش بە شێوەیەکی بەرفراوان هەرێمی کوردستان و عێراق لەبەر ئەوەی کەوا بەڕاستی کە ئێستا کۆرۆنا کەم بووە و ورەی خەڵک بەرز بۆتەوە و ئومێد دەکەین یعنی پێشبینی دەکەین کەوا موچەش باشە بێ لە 2022 لەبەر ئەوەی کەوا حکوومەتی عێراق کە حکوومەتی تەشکیل کرد لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو نابێ تۆزێک گرژی لە بەینیانە بێ ئێستا ئاشتەوایی زۆر باشترە لە بەینیانە و بەرژەوەندەکانیان بەیەکەوە گرێداوە لەبەر ئەوە ئێمە پێشبینیەکەین کە هەم موچەز باش ببێ هەم بتواندرێ ئاڵ و گۆڕە بازرگانیەکان لە نێوان پارێزگاکانە زیاتر ببێ و هەم ئەوەشە حساسیت لە سەیتەرەکانی حکوومەتی عێراقا نەماوە کە لەم 2 ساڵی ڕابردوو گرژی و ئاڵۆزی یاخود تۆزە حساسیەتە بوو حەشدی شعبی حساسیەتێکی هەبوو کەوا زۆربەی کارخانەکانی ئێمە کەشتەکانیانە بردوەکو بەرها ئەو کارگەی شیرەمەنیانە بۆ ناو پارێزگاکان زۆر گیر و گرفت هەبوو بەڵام لە 2022 لە ئەخیری 2021 باش بوو ئێمە تەمە ناکەین و پێشبینی ژەکەین کە لە 2022 زۆر باشە بێ بۆیە لە ڕووی موچەوە باشە بێ لە ڕووی ئاڵگۆڕی بازرگانی باشە لە تەواوی دنیا موچە ڕێگای کەم و کورتە بۆ بژێوی هاوڵاتیانی هەر دەوڵەت و گەلێک بەس ئەوەی کە قسەی لەسەر ئەوەی کە بۆ نمونە تەواوی ئابووریناسەکانی ئێمە شارەزانی ئەکادمی قسەی لەسەر دەکەن دەبێت حکوومەتی هەرێم پلانێکی تۆکمە هەبێ بۆ ینی بنیادنانی ژێرخانی ئابووری ئەمایان بەچی دەکرێت خۆی ئەمە گرنگترە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەگەڵ حکوومەتی عێراقدا ئەو هەم ئاهەنگی هەیە بەرەو پێشتری بەرێ و بتوانن بەیەکەوە ئەگەر هاتوو ئەوکووتم هەم ئاهەنگی زیاتر بوو بەڕاستی ئێمە لە موچە کێشەمان نابێ و ئەگەر هاتوو لە موچەش کێشە نەبوو تەڵەبی پێداویستی زۆرترە بێ کەوا پارەی پێەیە لە بازار شتەکڕێ هاوردەکاریش هەوڵ ئەدا زیاتر
ئەو بەرهەمانە بێنێتە هەرێمی کوردستان لەبەرەوەی عەرز و تەڵەب هەیە ئەو تەڵەبی زۆرترە بێ داواکاری زۆرترە بێت بۆیە ئێمەتەوە پێشبینیەکەین کە لە 2022 زیاتر جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستان باشترە بێ و لە ساڵانی 2009 دو ئەمانە هەرێمی کوردستان وەکو سەنتەرێکی بازرگانی وابوو لە بینی عێراق و هەرێمی بەرێ تورکیا و عێراق و وڵاتی جمهوریەتی ئیسلامی ئێران لێرە سەنتەرەکە من تەوەقوعەکەم پێشبینیەکەم کەوا هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو بتواندرێ سەنتەرێک دروست ببێتەوە لەبەر ئەوەی کەوا کاڵاکان دێ لێرەوە ئەڕواتە ناو بەس کاکشە وەکو دوایین پرسیارەکانی ئەو سەنتەرە بازرگانی کە بەڕێز ئاماژەی پێ دەکەی بۆچی نەمانتوانی بەرگەی قەیرانێکی چەند ساڵە بگرین وانی بۆ 2 ساڵ کۆرۆنا ئەمە ئابووری ئێمە تا ڕادێکی زۆر هاتە خوارەوە یعنی ئەمە دەکرێت بخێتە بنەمایەکی دروست بۆ پێشکەوتنی ئابووریەکەمان یاخود قازی ئابووری زۆر لەمە گەورەترە ئێمە لەبەر ئەوەی کەوا کارخانەمان نییە بگەڕێنەوە سەر ئەوە و ئێمە هەرێمێکی منتج نین هەر کێشەیەک هەر حاڵەتێک دروست ببێ کاریگەری خراپمان لەسەر ئەکات وڵاتی جمهوریەتی ئیسلامی ئێران کە خاوەنی زۆرترین خاوەنی کارخانەی استراتیژی گەورن بەرهەمی خۆماڵی خۆیان هەیە چەندین ساڵە تۆ سەیرەکەیت حەساریان لەسرە ئەمریکا حەساری خستونە سەر بەڵام تحملیان کردو توانیویانەکەوا خۆیان شتەکانی خۆیان لەناو خۆیان دابین بکەن هەرێمی کوردستان طبعاً و وڵاتانی جیهانیش ئابووری زۆر گەورەیە یعنی ئەوە لە ئاستێکدا نییە تاکو بتواندرێ بڵێ ئەمە ئابووری طبعاً ئابووری لە سیاست بەقووەترە ئابووری دنیا ئەجوڵێنێ بەتایبەتی ئێستا جەنگەکان بۆ بە جەنگی ئابووری بەڵێ ئابووری دنیا ئەجوڵێنێ و حرەکە بە هەموو سێکتەرەکانەکات باش چونکە ئەگەر هاتو ئەو وڵاتە ئابووری بە قووەت بوو ئەو وڵاتە کەمتر تووشی کێشە و گیر و گرفتە بێ لەبەرەوە ئێمە ئەبێ هەوڵ بین بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بێنین ئەوەندە ئەتیماد نەکەینە سەر دەرەوە چونکە بۆ ڕۆژە لە ڕۆژان چونکە چوار دەورمان ئێمە گیراوە بە ئێران و بە عێراق و بە تورکیا یعنی هیچیان لەوانەیە ئەو بەرژەوەندەی ئەگەر لە بواری ئابووری نەبێ لە بواری سیاسی خولەکە وەڵامەکەم دەبێت ئەم پارەپێدانی بەرهەمینە خۆی زۆر باس کراوە لە ماوەی ساڵی ڕابردوو بە ئێستا و لە کابینەکانی ڕابردووش یعنی هیچ سەرەتای دەستی پێکرد بۆ مابەتەکە جێگەی دڵخۆشی بێت ئەوەی ئاگادار بن تا ئێستا ئێمە نەگەیشتوینە ئەو ڕاددەی کەوا سەرمایەدار بێوێ بیر بکاتەوە پرۆژەی استراتیژی گەورە دابنێ بێجگەلەوەی کەوا معمەلی شیش و معمەلی چیمەنتۆ و معمەلی دەرمان کە هەیە ئەوان جێی دڵخۆشیە ئەو لەو سێ بوارە کە ئێمە ساڵانە 15 ملیۆن تەن چیمەنتۆ بەرهەمێنین دێنێرین بۆ ئەلحەمدولیللامان زیادە و ئینێرین بۆ شارەکانی عێراق بەڵام لە پێویستی ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان ئەوەنە بچووکی سیر نەکەین ئێمە هەرێمێکی زۆر بە پیت و بەرەکەتمانەیە لە بواری کەرتی کشت و کاڵدا لە بواری پیشەسازی لە بواری گەشت و گوزاردا ئەگەر هاتوو هەر بتواندرێ بە هەم ئاهەنگی سەرمایەداران و حکوومەتی هەرێمی کوردستان بە ماوەیەکی زۆر کورت ئێمە ئابین بە هەرێمێکی منتج کەواتە ئێرادە هەوڵی دەوێت پێویستە کە جوهدیت بۆ بکرێ و ئیرادە هەبێ و بتواندرێ هاوکاری و دەعم هەبێ معنەوی و مادی زۆر سپاس بۆ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردەوە ناردەکارانی هەرێم سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ ئەمە بەرنامەیەکی سەرکەوتوانەیە چونکە بەڕاستی ئێمە پێویستە لە بواری بەرهەمی خۆماڵی خۆمان زیاتر و توێژ بکەین بۆی کە حکوومەت بێتە سەرخەت لەگەڵ سەرمایەداران بۆ هیوای دووبارە بەخێر بێت زۆر بەڕێزم بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و کامەران بێت